پۆرتەدا پەیامنێری پەیام دەچێتە ماڵی سۆران عومەر و هاوسەر و منداڵەکانی سەبارەت بە ڕووداوەکەی بازگەی پردێ و کاریگەری کارەکانی ئەو پەرلەمانتارە لەسەر ژیانی تایبەتی ئەوان دەخاتە ڕوو. نیەنیەکیش سەبارەت بەو گرتە ڤیدیۆیە ئاشکرا دەکات کە لە بازگەی پردێ تۆماریان کردووە. با پێکەوە بینەری ئەم ڕاپۆرتە بین. لەم یادداشتەیە کە هەڵدانەوەی مەلەفەکانی گەندەڵی و بەرگری لە مافەکانی خەڵک هەرچەندە دۆست بۆ ئەم پیاوە زیاتر دەکات، لەولاشەوە هەڕەشە و مەترسیەکان بۆ سەر خۆی و منداڵەکانی زیاتر دەبن. ماڵ و مناڵی منیش وەک ماڵ و مناڵی ئەو خەڵکی کە بووە بە قوربانی بەهۆی ئەو سیاسەتی من قسەی لەسەرەکەم. واتە ئەگەر خەڵک میحنەت بکێشێ بەهۆی ئەو دۆخە سیاسی و ئابووریە خراپەوە، مناڵی منیش لەو دۆخان و میحنەتی ئەمان ڕەنگە بەهۆیەوە بێکە مەترسی لەسەر ژیانی من هەیە و زۆربوونی هەڕەشەکان لای منداڵەکانی ئاسایی بووەتەوە، بە جۆرێک ئەوانیش ڕاهاتوون. ئێستا وێنەی ڕێگریکردنی سۆران عومەر لە بازگەی پردەی پارتی بەدەستی کوڕەگەورەکەی خودی سۆران تۆمار کراوە. سەرەتا کردینە سەیتەرەکە دیار بوو شین بوو شڵەژان جیازیان کرد لە پێشەوەی تر ڕۆشتین باوکم سەلامی کرد بەبێ هیچ قسەیەک وتی بڕۆنەولاوە. وتی لەبەرچی وتی ناتوانم بڕۆم بڕۆنەولاوە فەرمون. من سەرەتا باوکم پێوتم تەسویرکەیتن منیش لەو کاتەیە تەسویرم کرد بۆی دڵنیا بوون شتی ترکەن لەوانەیە بیگۆڕم بە ئاراستەی کرا بۆی منیش تەسویرانم کرد بۆی بێ بە بەڵگەیەک سەلمێنەر بێت. دەوترێت لە پشتی هەر پیاوێکی ئازاوە ژنێکی ئازا هەیە. ڕەنگە هیچ ژنێکی ئازاش نەتوانێت لە بەرامبەر مەترسیەکان بۆ سەر گیانی هاوسەرەکەی گەروەک و سۆران بێت فرمێسک نەڕێژێت و خەم بۆ داهاتووی نەخوات. هەمیشە لە خەمی سۆرانە بووم بەڕاستی، یعنی هەموو کات ڕۆژانە کە ئەچێتە دەرەوە خەممە هەتا ئەگەڕێتەوە. حەزەکەم هەموو کات هەواڵی بسانم. شنۆ ئێستا بیر دەکاتەوە و دەڵێت باشتر کە خۆی لەگەڵ سۆران بووە، چونکە دەزانێت لە نێوان بیر و باوەڕی سۆران و فەرمانی هێزەکانی پارتی لە بازگەی دێگەڵا ڕەنگە هەر ئەو زەرمەندی یەکەم بووایە. زیاتر زۆر خەمی سۆرانمان بوو، هەم مناڵەکان ساندوڕان و هەم بۆ خۆشم، چونکە حاڵەتەکە زۆر ناخۆش بوو. کاک جەلال لەو کاتیا کە تووشمان بوو وا هەستم کرد کە ئیتر تەواو ژیانمان کۆتایی دێ. ئەوە بۆ من زۆر ناخۆش بوو، بە تایبەت بۆ سۆران. وتم ئیتر تەواو سۆران ژیانی کۆتایی هاتووە. ئەوەندە ناخۆش بوو حاڵەتەکە. چونکە ئێمە بۆ خۆمان لە واقیعەکە زانیمان چەند حاڵەتێکی ناخۆش بوو. سۆران عومەر ڕێگەیەکی دوور و دژواری گرتووەتە بەر، ئەگەرچی لە لای خۆی پیرۆزە. بەڵام نەیارانی سۆران عومەر گەر بیانەوێ سۆران عومەر لەسەر ئەو ڕێگەیە دوور بخەنەوە، ئەوە تەنها لە خوێنی سۆران چوار سۆرانی تر لە ڕێگەن و لەسەر شەقامیش وەک سۆران خۆی دەڵێت زیاتر لە دەیان سۆرانی تر لە ڕووی فکرەوە لە ڕێگەکان. بۆ جاری شەشەم خوێندکارە یەکەمەکانی زانکۆ و پێماگەکانی هێرێم